ڕووداوەکانی ساڵی 1994 سەرەتای مانگی ئایاری 1994 شەڕی نێوان پارتی وەکێتی لە ڕانیە دەستی پێکرد و بە دوای ئەوەدا شەڕەکە هەموو کوردستانی گرتەوە و بارەگاکان یەکێتی لە دهۆک و لقی چواری پارتی لە سلێمانی گیران. ڕۆژی سێی ئایار بزوتنەوەی ئیسلامی شەڕی دژی یەکێتی لە خوڕماڵەوە دەست پێکرد و ڕۆژی دواتر مەسعود بارزانی داوای ڕاگرتنی شەڕ و کۆبوونەوەی بەرەی کوردستانی هەڵوەشاوی کرد. بۆ یەکەم جاریش ڕۆژی 15 ئایار شەڕی یەکێتی و پارتی گەیشتە ناو شاری هەولێر. لە 19 ئایار ژووری عملیاتی ئاشتی لە هاویناواری سەلاحەدین دروست کرا و دوای کۆبنەوەیکی بارزانی و کۆسراد ڕەسوڵ بڕیاری ڕاگرتنی شەڕدرا. لە ڕۆژی 2 حوزەیرانی 1994دا جەلال تاڵەبانی و نەوشیر و مستەفا گەڕانەوە کوردستان و ڕۆژی دواتر تاڵەبانی یەکلایەنە ڕاگرتنی شەڕی ڕاگەیاند کاوکات بوو لەگەڵ گرتنی قەڵات زەو پێنجوێن لەلایەن هێزەکانی پارتی و بزوتنەوەی ئیسلامیەوە. لە ڕۆژی 30 حوزەیراندا بە ئامادەبوونی بارزانی و تاڵەبانی پەرلەمانی کوردستان کۆبووەوە و جۆرێک لێوەربوونەوە هاتە ئاراوە، ئەگەرچی ناو بەناو شەڕ هەر بەردەوام بوو تا کۆتایی ساڵی 1994. ڕووداوەکانی ساڵی 1995 و ساڵی 1996 سەرەتای ساڵی 1995 دیسانەوە شەڕ دەستی پێکردەوە. ڕۆژی 15 کانونی دووەم هێزەکانی یەکێتی شاری هەولێریان گرت وە کەوڵێک بۆ ڕاگرتنی شەڕەکەش ڕۆژی 9 ئابی 1995 بە چاودێری ئەمریکا وەفدی یەکێتی و پارتی لە دبلنی پایتەختی ئیرلەندا کۆبوونەوە و ڕۆژانی دواتر هێزەکانی پەکەکە بەلاماری بارگاکانی پارتیاندا لە بامەڕنی و زاخۆ و مێرگە سوور و بارزان. ئەوەش بارودۆخەکەی ئاڵۆستر کرد. لەلایەکی ترەوە مەفرەزەیەکی پاسدارانی ئێران بە چاوساخی هێزەکانی یەکێتی سنووری کوردستانیان بە قوڵای 250 کیلۆمەتر بەزاند و ڕۆژی 28 تەمموزی 1996 لە ئایبەت سوڵتانەوە بەلاماری بارەگاکانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانیاندا. هاوینی ساڵی 1996 پارتی تەنیا کەمتر لە یەک لەسەر سێی خاکی کوردستانی لە ژێردەستدا بوو. پاڕادەیەکی زۆر ئەمریکا و تورکیا و ئێران پشتیان تێکرد بوو لە شەڕەکەدا دژی یەکێتی. لە شەوی 17 لەسەر 18 ئابی 1996 جەولەی سێمی شەڕی ناوخۆ لە ڕەواندوزەوە دەستی پێکردەوە و یەکێتی سەفین و شەقلاوەی گرت و لەسەری ڕەش نزیک بوونەوە. پێمان گوتن کە خەتەرێکی وە هەیە و ئەمە تەدەخولەوە. سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ڕۆژی 22 ئاب نامەیەکی ڕەوانەی سەدام حوسێن کرد و تیایدا داوای یارمەتی لێکرد. بەرەوایانی ڕۆژی شەممە 31 ئابی 1996 سوپای عێراق بە چاوساغی هێزەکانی پارتی لە چەند قۆڵێکەوە هێرشیان کردە سەر شاری هەولێر کە 20 بۆ 30,000 سەرباز و نزیکەی 500 تانک مەزەندە دەکرا لە هێزەکانی گاردی کۆماری و فەیلەقی 1 و 5 پێکاتبن. سوپای عێراق لە میحوەرەکانی کانی قرژاڵە و قوشتەپە و چەند شوێنێکی دەوری هەولێرەوە بەرەو ناو شاری هەولێر هاتن. یەکەم شکانی هێزەکانی یەکێتی لە ڕێگای گوێر هەولێر ڕوویدا و بەوە شیرازەی بەرەکانی شەڕی یەکێتی تێکچوو نەیانتوانی بەرگری بکەن و لە ماوەیەکی کەمدا شاری هەولێر گیرا و دەبابە گەیشتە بینایی پەرلەمان. هەرچەندە کۆسراد ڕەسوڵ سوور بوو لەسەرەوەی کە دەبێت لە ناو هەولێردا بەرگری بکەن، بەتایبەت کە تا ئێوارەی 31 ئاب چارەنووسی هێرۆ ئیبراهیم ئەحمەد و فواد مەعسووم و کەمال فواد و عومەر فەتاح لە ناو هەولێردا دیار نەبوو. بەڵام لەسەر ڕاستپاردەی مەلا بەختیار محەممەدی حاجی مەحموود داوای لە کۆسراد ڕەسوڵ دەکات بکشێتەوە چونکە بەرگریکردن سوودی نییە. بۆ هێزەکەی کۆسراد ڕەسوڵ لا بنە سڵاوەوە دەچێتە بێستانە و هەولێر چۆڵ دەکەن، وەک محەممەدی حاجی مەحموود لا بیرەوەریەکانیدا دەیگێڕێتەوە. سوپای عێراق لە ناو شاری هەولێردا بارەگاکانی ئۆپۆسیۆنی عێراقی و بەرەی تورکمانی گرت و چەندین کەسیشیان لێ کوشتن تا کاتژمێر 9 شەوی 31 ئاب بەشێک لە هێزەکانی یەکێتی لە ناو هەولێردا مانەوە. دوای چۆڵکردنی هەولێر هێزەکانی یەکێتی لە هەموو بەرەکان داکشانەوە و کۆیەش گیرا. تاڵەبانی ڕۆژی 8 ئەیلول سەردانی نزیک کانی وەتمانی کرد و کاتێکی هێزەکانی یەکێتی بەو حاڵەوە دەبینێت بۆ شەوەکەی یەکێتی شاری سلێمانیان چۆڵ کرد و بەرەو سنوورەکانی ئێران ڕۆشن. دوای مانگێک لە ڕووداوی 31 ئاب هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان گەڕانەوە و دژایێرشیان دەست پێ کرد و شاری سلێمانیان گرت و نزیک هەولێریش بوونەوە. بەڵام وەک تارق عەزیز لا چاوپێکەوتنێکدا دەڵێت تاڵەبانیان ئاگادار کردەوە لەوە زیاتر پێشڕەوی بکەن جارێکی تر
هێزەکانیان دەستێوەردان دەکەن لە بەرژەوەندی پارتی. دوا بە دوای هەڕەشەکەی بەعس بۆردومانی فڕۆکەکانی تورکیاش کاوکاری پارتیان دەکرد، ڕێگەیان گرت لە پێشڕەوی یەکێتی و ئەوە شەرێمی کوردستانی بۆ 2 ئیداری حکومڕانی بۆ ساڵانێک دابەش کرد.